مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان لە قانونی موازنە تهدید کرا، بەڵام بەداخەوە کێشەی نەوت تا ئێستا چارەسەر نەبووە و هەندێک لەوانەی کە بە ئێمەیانەوت ئێوە ئەگەر نەوت بن بە عێراق کێشەکان حەلەبێت، تا ئێستا نەوت نەدراوە بە عێراق بۆ 400,000 بەرمیلەکەی کە بڕیارە بدرێت نەخێر تا ئێستا نەدراوە و تا ئێستا ڕۆژانە 5,000 بەرمیل سوودی لێ بینراوە لەبەرەوەی کرێی دەرێنانی نەوت لە هەرێم تا $30 ڕوا عێراق $6 هەڵە من مەجبور نیم $30 بم بە دەرێنانی بەرمیلێک نەوت، من لە بەسرە بە $6 دەرێنمەوە بێ ئەوانیش بەوە ڕازی بن. ئەمانە قوربانیەکەی موچەخۆرە، قوربانیەکەی بازاڕە، قوربانیەکەی خەڵکە و نەوت موسیبەتێکی گەورە بوو کە وای کرد خەڵکی هەرێمی کوردستان مامۆستا ناچار ببێ دوای 2 مانگ لە دەوام نەکردن بێ لە بەغدا داوای مافەکەی خۆی بکە، هێشتا نەپێی بدەن نەڕێشی بدەن داخلی ئێرە ببێ. ئەمانە پەڵەی ڕەشن بە نێوچەوانی ئەو حکومڕانیەتی کە دوای 30 ساڵ لە هەرێمی کوردستان ئەوە بەرهەمەکەیەتی دەبێت شەرم لە خۆیان بکەن کە خەڵک ناچار بێ ڕوو لە بەغدا بکە، بەغداش لە بازگەکانی ڕێ نەدا یاخود ئەوان پێیان بڵێن ڕێ بە خەڵکی هەرێم مەدەن بێن بۆ بەغدا بۆی بە دەنگێکی بەرزتر داواکەیان نەگاتە حکوومەتی عێراقی. لە کاتێکا گەیشتووە ئەو ئەفسەرانی ئێستم هاتن قسەم لەگەڵکردن ئاگایان لە کێشەی موچەخۆران و مامۆستایانی هەرێم هەیە، پەرلەمان ئاگای لێیە. ئێمە ئەمڕۆ هاتین بۆ ساحەی تەحریر لە بەغدا، دیارە ئێمە ئەمڕۆ بە سیاری خۆمان هاتین و ئیلا تەواوی ئەو مامۆستایانی تر کە بە پاس هاتون و بە جەماعی هاتون ڕێگریان لێکردون. ئەمە بەڕاستی کارێکی خراپە ئەگەر حکومەتی عێراق کردبێتی یا حکومەتی هەرێمی کوردستان، چونکە بەڕاستی ئەو مامۆستا بەرەزانە ئێمە مۆڵەتمان وەرگرتووە، ئیجراعاتی سیاسی قانونی ئیداری کراوە. ئێمە لەسەر داواکاریەکانمان سوورە بین و داواکاریەکانمان واضحە کە ئەمانەوێ یانەوە تا حکومەتی هەرێمی کوردستان بە تەواوەتی شایستە دارایەکانمان موچەکانمان بدا، یانەوە تانێ ڕێگری نەکات لەوەی کە بەغدا ئەم کێشەیەمان بۆ چارەسەر بکە. مامۆستایانی وانە بێژیش بە هەمان شێوە ئێمە هاتوین پشتگیری هەموو مامۆستایان بکەین، لە نێوێندا مامۆستایانی وانە بێژ کە بەڕاستی ئەوانیش کێشەکەیان گەورەیە، هیوادارین بتوانین کە بەردەوام بین لەم خەباتە و سەرجەم کێشەکان بەرەو چارەسەر بڕۆن. سڵاو بە خێراتنی کەناڵەکەتانەکەین. ئێمە ئەمڕۆ وەکو مەنوێنەرانی مامۆستایانی وانەبێژ و مامۆستایانی وانەبێژ لە شار و شارۆچکەکانی سنووری پارێزگای سلێمانی و لە هەولێری شیتایە و مامۆستایانی میلاک و فەرمانبەرانی ناڕازی هاتوین بۆ مەیدانی تەحریری لە پای ئەو بێباکەی حکومەتەوە 2 مانگ و نیوە ئێمە لە هەرێمی کوردستان لەسەر شەقامین بۆ داواکردنی مافی ڕەوای خۆمان کەوا مافی ئێمە تەنها و تەنها دامەزراندنە و مامۆستایانی میلاکیش داوای لە بەرزکردنەوەکەن داوای شایستەکانی خۆیان دەکەن و فەرمانبەران بە هەمان شێوە. بۆیە ئەمڕۆ ئێمە لە مەیدانی تەحریرین و بەڵێن ئەدەین بە هەموو تاک بە تاکێکی کوردستان کەوا ئێمە هاتوین هەر بۆ مافی وانەبێژ نهاتوین، هاتوین مافی مناڵی پێشمەرگە وەربگرین، هاتوین مافی مناڵی شەهید و ئەنفالەکان وەربگرین، هاتین مافی مناڵی مامۆستاکان وەربگرین، هاتین مافی مامۆستاکان وەربگرین. ئێمە ئەمڕۆ هاتوین بۆ ئەوەی کەوا مافووی سەرەتایی خۆمان کە هەمانە لەلای حکومەتی هەرێمکەوە ئەڵێ بڕۆ بۆ بەغا، ئێمە هێینە بەغا بۆ ئەوەی وەری بگرین و ئێمە دڵنیایە نەکەینەوە هەموو ڕێگایەک ئەگرینە بەر بۆ ئەوەی کەوا بگەین بە مافەکانی خۆمان. ئەمڕۆ مامۆستایانی هەرێمی کوردستان لە سەردەم شار و شارۆچکان بە ڕێگریەکی زۆرەوە هاتوینێتە بەردەم مەیدانی تەحریر بۆ داواکردنی مافەکانمان. مافی سەرەکی ئەم مامۆستایانە دامەزراندنی وانەبێژانە کە خۆی بینێتەوە لە مافەکانیان لە بوون بە هەمیشەیی بوونە. معقول نییە مامۆستایەک لەگەڵ میلاکەکەی چەند ساڵە خزمەتەکە وەر بە وانەبێژی بمێنێتەوە میلاکەش مافی خۆی هەبێ هێشتا بە نیوە ناچڵێت بێتێ. داواکارێکی ترمان پلەبەرکردنەوەی مامۆستایانە کە ڕای گیراوە بە ناقانونی ئینشەڵڵا بۆ لە دادگای فیدراڵی مافەکانیان بەدەستهێننەوە. داوایەکی تریش دابەشکردنی موچەیە 30 ڕۆژارێک لە کاتی خۆیە ئەو مافەی لە بەغاوانێرێ وەکو پێویست دابەش